بەڕێزان سڵاتیان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین خۆشەویستان هەمومان نەزانین کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی ڕەمەزانی پیرۆزە و یەک کۆتا پرۆگرامی ئێوارانی ڕەمەزانیش دەبێت بۆ هیواین کە لە ماوەی ئەم مانگەدا کە چەندێک پرۆگراممان کردو و بەمیوانداری کۆمەڵێک پزیشکی پسپۆڕ توانی بێتمان سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیاند بێتی ئەو بابەتانی کە باسمان کرد بێت سوودی بۆ ئێوەی ئازیز هەبوو بێت و لەگەڵ ئەوەشدا هیواخوازین کە هەمویان پەیڕەوکەن ئەم ڕۆژەمانێت باز لەوە بکەین کە ئیتر لە دوای ڕەمەزان بە تایبەت ئەم سێ ڕۆژی جەژن کە زۆرترین چەوری و شیرینی و شەربەت و چەرەزاتەکان دەخورێت ئێمە چۆن خۆمان بپارێزین یاخود چۆن بخورێت ئەم خواردنانە چونکە ئێمە لە ماوەی مانگێکە گەدەمان زۆر بچووک بۆتەوە خۆمان ڕاهێناوە لەوەی کە ژەمێک خواردن نەخۆین بەبیانیش کە یەکسەر بە خواردنێکی چەور و قرس دەست پێ ئەەکەیت ئایا ئەمە چی کاریگەریەکە بێت بۆ ئەم ئێوارەش ئێمە میوانداری دکتۆر هاوكار رەشیدمان کردووە پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و دڵ کە ئەمانێت باز لە ئەو بابەتانە بکەین کە تایبەتن بە جەژن بە تایبەتی کاک دکتۆر زۆر بەخێر بێت زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونە بۆ بەڕێزێ بۆ کەناڵی گەلی کوردستانیش بۆم بانگێشتا زۆر سپاس لێستا شۆ جەژنە پیرۆز بێ وەکم باسمان کرد هەفتەی پێشەوە مەسەجە بۆ کاڵێ با لێستا من یەکەم کەس بم جەژنە پیرۆزە بکەم منیش پێم خۆش بوو یەکەم کەس من بۆ خۆم ئامێکی جەژنە پیرۆزەم ناوێتەوە ڕۆژێکی ماوە وتم خەی ناکە با من یەکەم کەس بم زۆر سپاس بۆتەوە دکتۆر گیان جەژنە پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشییا بێت باسی ئەومان کرد کە ماوەی مانگێک هەمیشە باسی ئەومان کردو چۆن ئاگاممان لە تەندروستی خۆمان بێت کاتێککە بە ڕۆژوو بووین بێگومان ڕۆژوو بۆ هەندێک کەس سوودی زۆر هەبووە بۆ ئەوانەی کە کۆمەڵێک نەخۆشییان هەیە ئەگەر بە ڕۆژوو بوون ئیسفادەیان لێ کردووە بە پێچوانەش ئەوانەشی کە کۆمەڵێک نەخۆشی دیکەیان هەبووە کە نەبوو بە ڕۆژوو بن ئەو بە پێ ڕێنمایەکانی پزیشک بە ڕۆژوو نەبوون بەڵام ئێمە قسەمان لەسەر ئەو کەسانەی کە بە ڕۆژوو بوون بە تایبەت ئەم مانگە خۆیان لە ئەو خواردنانە دوورخستنەوە و بە تایبەت ژەمێک لە نیوەڕۆنە خواردنمان نەخواردەوە یان ماوەی 4 بۆ 15 ساعت ئێمە خواردنەوەمان نەخواردە و بەیانی یەکسەر بە خواردنێکی قورس دەست پێکەیت چۆن ئاگامان لە تەندروستی خۆمان بێت بەڵێ وەکو خۆشی باسی کرد ئەم تقریبان 30 ڕۆژ مانگێک ئەوانی کە بە ڕۆژوو بوون لە ماوەیەکی چەند سەعاتێکی زۆرە هیچیان نەخواردووە بۆیە ڕۆژانە ماعیدە و ڕیخۆڵی ئەو کەسانی کە بە ڕۆژوو بوون وردە لەسەر ئیسراحەت ڕاهاتووە خاو بۆتەوە بەس کە تۆ ئیتر یەکەم ڕۆژی جەژنەوە ئیتر دەزەکەیتەوە بە خواردن ئەبێ زۆر وریای خواردن بی بۆ نمونە پێش جەژن بڵێن پێش ڕەمەزان چیت خواردووە ئەبێ دوای ڕەمەزان یەکسەر دەست نەکەیتەوە بە هەمان خواردن ئەبێ بە خاوی و وردە دەستکەیتەوە بە خواردنەکان ئەتوانی خواردنەکانی بەیانی سووک بێ و خواردنێکی شلەمەنی بێ زیاتر بۆ نمونە نان و ماستێ بێ بەڕاستی و خواردنەی وەکو لای خۆمان زۆر بە ناوبانگە و برنج و شلە و ئیدی وایە شلەی قەیسی و گۆشتی مریشک و خواردنێکی زۆر لێ ئەندرێ بەڕاستی جاری وا هەیە کەسەکان خۆیان ماعیدەیان هەر نایبە یعنی هەر ئیشتیهاشیان نییە بۆیە ئەگەر بکرێ ئەوانە بخرێتە نیوەڕۆکەی یان ئەگەر لێشی بخورێ بە ڕێژەیەکی کەم بۆ نمونە نیو قاب برنج یا ڕۆبعێ لەگەڵ کەمێ شلەیە بۆ نمونە گۆشتەکە گەر بکرێ گۆشتی مریشک باشترە گۆشتی حیوان دواتر بخرێ لەگەڵ یا شلەمەنی زیادر بخورێ یا پێشنانی بەیانی هەوڵ بدرێ 2 پەتاخ ئاو بخورێ بە چارەکێ بۆ ئەوی ماعیدە تەڕ بێت و حازر بێ بۆ خواردنەکە زۆر باشە زۆر باشە بێ کە ئەی چۆن خۆمان بپارێزین لە شیرینی و شەربەت و چکلێت و ئەمانە کە زۆر بەکارێنێت کاتێکا چیتە هەر ماڵێک یەکسەر چکلێتەکەیە شەربەتەکەیە چەرەزاتەکەی بۆ دانێت چۆن ئەگەمانە تەندروستی خۆمان بێت زۆر ڕاستە خۆی ئەگەر بکرێ ئێمە هەر بە عام ئەوەی کە زیاتر زەرەر لە ماعیدە و ڕێخۆڵەمانەیە خواردنەکانە ژەمەکانە ئەبێ هەوڵ بین لەو 2-3 ڕۆژەی جەژنە ژەمەکانمان سووک بێ و بکرێت لە جاتی 3 ژەم بکرێ بە 4 ژەم هەموو 6 سەعات جارێ خواردنێکی سووک بخۆین بۆ ئەوەی ماعیدە و ڕێخۆڵەمان تێک نەچێت وەکو شیرینیەکانیش ئەبێ بەڕاستی تۆ لە ڕەمەزانە شیرینی زۆر کەم خوراوە ئەبێ لە جەژنیشە زۆر هەوڵ ببرێ ئەو شیرینیە بۆ نمونە یا ئەو جگلێتە ئەو کەسە وەریەگرێ هەڵی بگرێ یەکسەر نەیخوات بۆ نمونە جکلێتی یا دوان یا سیانیش خوا لە شەو ڕۆژەکە کێشەی نییە بەس ئەگەر بێت وەکو تۆ ئاڵی بچێتە هەر ماڵێ چکلێتی هەبێ شەربەتی هەبێ لە هەموو ماڵەکان بیخوات ئەمەشە بێتە هۆی تێگانی ماعیدەی بە تایبەتی ئێستا
کە جەویش گەرمە لە گەرمایە ماعیدە و ڕیخۆڵە زیاتر حساسە بێ بۆ خواردن زووتر تێگەچێ زووتر تەسەمومەکە بۆیە ئەبێ هەوڵ بدرێ ئەو جگلێت و ئەو خواردنانەی کە وەریشی ئەگرێت لە ماڵەکانە یا کەمترین شەربەت بخوات چکلێتەکان هەوڵ با هەڵی بگرێت و هەوڵ با خوارد ئەو خواردنەوانەی کە غازین بە تایبەتی وەکو بیپسی هەوڵ بدێ نەخورێتەوە سیتۆ کە غازێکی زۆریان تایە شەکرێکی زۆریان ئەوانەی کە گەدیان تێکەچێت مایدان تێکەچێت ئەڵێت سیتۆ یا سپراگ بخۆرەوە ئەمە ئیسفادەی هەیە ئەوە ڕاستە خۆی ئەوە ڕاز نییە ئەوە لەوانەیە تۆزێ مرتاحیکە بەڵام ئەوە شەکرێکی زۆری تایە غازاتێکی زۆری تایە هەم بۆ ماعیدە باش نییە هەم بۆ ئەوەی کەسەکە ئەو مادانە زووتوو بەرەو کێشجیاکردن و قەڵەوی ئەبات لە ئەسڵا هیچ ڕاز نییە کە ئەڵێن بۆ ماعیدە باشە بەڵکو ماعیدە تێگا و شەکری لەشیش تێگە ئەو غازاتە بۆ ئێسکیش بۆ پتەوی ئێسکیش زەرەری هەیە لە ئەگەر لە ماوەیەکی زۆرە لەسەری مدمین بی باشە کاک دکتۆر هەندێک کەس هەیە بەیانیان کە خواردنی و قورسە خوات نیۆڕۆن و ئێوارانیش بە هەمان شێوازەی خوات ئەوە جگەلەوەی کە لە بینی ژەمەکانیشدا ئەو شیرینی و شەربەت و جەرەزادەی کە باسمان کرد خواردوێتی ئەم کەسە چی بەسەر جستایەت کاتێک لەسەر ئەم خواردنانە بۆ شێوازە بەردەوام بەڵێ خۆی ئەم کەسە وەکو باسمان کرد مانگێک ڕیخۆڵە و ماعیدەی ئیسراحەتی کردووە ئەگەر بێت و لە جەژنە یەکسەر دەستکا بۆ خواردنە زۆرە لە بینەکانە چەرەسیشی بەسەراکە شیرینیشی بەسەراکە خواردنەکان لە ماعیدە کۆ بێتەوە ئەمە ئازێتی ماعیدە و ڕیخۆڵیان هەیە بۆیە ئێمە عادەتەن لە نەخۆشخانەکانە زۆرترین نەخۆشەکانمان کە هێن سەردانمانەکەن ئازاری ماعیدەیە یا ئەڵێت شەڵۆکی ماعیدیانەیە دڵەکزیان هەیە یا مایدان تێکەچێت بەڵێ یا ماعیدیان تێکچووە تووشی دڵتێکەڵاتن و ڕشانەوە ئەبن ئارازێکی تر لەوە بۆ نمونە ڕیخۆڵەیە ڕیخۆڵەکە یەکسەر ئەو خواردنە زۆری تێ ئەکرێ ئەبێتەوەی گرژبوونی ڕیخۆڵە دەست پێەکە لەوەشۆ غازاتی ڕیخۆڵە دروستە بێ و لە هەنێکە ساڵێن تەهیجی کۆڵۆنی هەیە لەو کەسانەیە زووتریش تووشە بن دەزەکە بە ئازاری ناوسکیان هەم ڕۆژەکەشیان لێ تێکەچێ هەم دوای ئەو خواردنیشان پێ ناخورێ و زۆرێک لەوانە هێن بۆ نەخۆشخانەکان ئێمە ناچارین دەرمانیان بینێ هەنیشان کە ئەبێتە هۆی تەسەمومی ماعیدە و ڕیخۆڵە ئێمە مغەزیشان بۆ دانین دەرزیان بۆ ئەەکەین یعنی بە حەقیشتان نابن ئەبێتەوەی جاری وا هەیە چەند سعاتێ بێت لە نەخۆشخانەش بمێننەوە بۆیە من ڕێنمایی یەکەم کە لەو زۆر خۆریە لەو تێکەڵ خۆریەش دوورکەونەوە هیچ نەبێ خواردنی ژەمەکانیان بۆ نمونە ژەمێکی کەم بێ و بیکەن بە 4 ژەم 5 ژەم باشترە وەک لۆی ژەمەکان زۆر بێ وە خواردنەکەشیان سوود بێ بە تایبەتی خواردنی بەیانیەکەی بە تایبەتی ئەم سێ ڕۆژی جەژنە وە شیرینیەکانیش بەڕاستی وەک وتمان ڕێژەیەکی کەمی لێ بخورێ بۆی تووشی ئەم ئارازانە نەبن لەو کاتەدا گەدە چی بەسەریت لەم مانگوی مانگەیان گەدەمان چی بەسەر هاتۆ دواتریش بەو خۆراکانە چی بەسەریت ئەگەر بەڵێکی خۆی لە ماوەی ئەم مانگەیە گەدە ئیسراحەتی کردووە ترشی ماعیدە کەم بۆتەوە گەدە وەکو بڵێ تۆزە چوونەوە یەکی هەیە باشە کە ئەم خواردنە ئەخورێ بە تایبەتی لەو کەسانەیە کە ناڕەحەتی گەدەیان هەیە بەڕاستێسا زۆرێک لە هەوڵاتیان لەوانەیە شێشەی گەدەیان هەبێ بە تایبەتی لەوانە یا ئەوانەی کە قورحەی ماعیدەیان هەیە یان بە برینی دوانزەگریانێ ئەم خواردنە وا ئەکات لە گەدای ترشیەکی زۆر دەرەدرێ کە ئەم ترشیە دەرەدرێ ئەوەی کە برینی هەبێ یان خۆی گەدەی باش نەبێ ئەبێ بە کزانەوە و ئازاری گەدەی بۆ دروستەکە لەو کەسانەشە کە گەدەیان باشە ئەم خواردنە زۆرە ترشی ماعیدە زۆرەکە ئێسیەڵ لە خانەکانی ڕۆبۆشی ماعیدەیە زۆر دەرەدرێ ئەم ترشیە ئەچێتەوە سەرەوە بۆ سوورێنچکیان بەشی خوارەوەی سوورێنچکیان نەگرێتەوە ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی کە دڵەکزێ کە زۆر باوە ئەبێتەوەی ناڕەحەتی کەسەکە ئەو کەسە ناتوانێت ڕاکشێ خەویشی لێ تێگەچێ ئەبێتەوەی ئەو هۆکارانێک بۆ دروست زۆر باشە کاکدکتۆر ئێمە لەگەڵ توێ بەردەوام بین هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردین لەسەر دۆندرما بێگومان لێسای خواستێکی زۆر زۆری لەسەرە و بەتایبەت شەوانە کاچیتە دەرەوە بۆ پیاسەیەک حەزەکەی دۆندرمێکیش خۆی بابزانین خواستی چۆن لەسەر و لە دوای شەباسی سوود و زیانەکانی بکەین فەرمووە پێکە بینێتین.
من ناوم هاوڕێیە لە لقی چی پێشەوەی شەکەین ئێمە سێ لقمان هەیە لقی 1 و 2 لە سەرچنارە ئێرەش لقی 3 لە بەختیاریە جادەی پۆزەکە لێرە ستافمان نزیکەی 10 نەفەر بۆ 12 نەفەرە بین. لەبەرەوەی شوێنەکەمان تایبەتە خواستی زیاترمان لەسرە ئێستاوەتە دۆدرمەکان دۆدرمی فرێشمان هەیە سۆفتیشمان هەیە بە ئەنواع تام خواستی زۆر لەسەر فرێشەکانە ئەنواع فرێشمان هەیە 16 بۆ 17 تاممان هەیە خواستی زۆری لەسرە بە بۆنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە شەوان زۆر خەڵک گێنە دەرەوە سەردانمانەکەن. ئێمە بێجگە ساردەمەنی ئەنواع کۆفیمانەیە شەربەتی فرێشمانەیە شیرینیمان هەیە شەوان عادەتەن بە بۆنی مانگە ڕەمەزانی پیرۆزەوە تا پاشێ و هەمانە 2 و جاروبارە گەینە 3 شەوانی احتیاجی پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان جاروبار هەگاتە 3 و 4 بە بۆی خواستەکەمانەوە تۆزێ زۆر ئەمێنینەوە. بەڵێ زیزانێمە لەگەڵتانە بەردەوامە بین کاک دکتۆر هەمیشەی ماکە شتێکە خۆین و ئەخۆینەوە پێمان خۆشەکە یاخود ئەمانوێت سوودێکمان پێ بکەێنێت جا ئەمانەی بزانین دۆندرمە سوودی لە چیایەوە خەڵکی خۆت یا ئەو خواستە زۆرێ لەسەر بەڵێ خۆی دۆندرمە زیاتر شیرینی تایە تامێکی شیرینی هەیە و ئەوە ژوان لێکە زیاتر هۆگری بیت و زۆزوو خۆی دوو ئەوەیە کە ساردا بە تایبەتی لە وەرزە گەرمەکانە لە هاوینە هەڵک پێویستی بە فێنکیەگەیە ئەو دۆندرمێن ناو قورد و دەم و ئەوانەی فێنکەکاتەوە هەم تەڕیەکات و زۆرێک لە پزیشکانی بەشی قورگولوت و گوێش دوای ئەمەلیاتی ئەو نەخۆشانی کە لەوزەتێنیان بۆ لابن ڕێنماییانەکەن کە دۆندرمە بخۆن بەڵام ئێمە سودی زۆرە بەڵام ئێمە وەکو ئەوانەی خۆمان وەکو هەناوی کە بە تایبەتی وانەی شەکریان هەیە ناچارە بین بڵین نابێت دۆندرمە بخۆن لەبەر شیرینیەکان ئەنی زیانی هەیە بۆ ئەو حاڵەتە بەڵێ جنا بۆ خەڵک بە گشتی بەعام زیانی نییە خواردنێکی ئاسایی بەتامە زۆر باشە کۆمەڵێک نەخۆشی هەیە وەکو باسمان کرد نەخۆشی شەکرە و نەخۆشی هەناویەکان ئەمانەی بابزانین چی لە خۆ ئەگرێت و ئەم کەسانە بۆ کۆمەڵی خواردن و خواردنەوە چۆن خۆیان بپارێزن بەڵێ خۆی نەخۆشی شەکرە ئەوەی کە نەخۆشیەکی زۆر بڵاوە لەوانەیە زۆر بەمان لە عیلەکەمانە نەخۆشی شەکرە هەبێ یان لە دراوسەکانمانە لە لەو کەسانێکی دەور و بەرمانە بۆی نەخۆشیەکی بڵاوە خۆی بە زۆری دوو زۆری هەیە نەخۆشی شەکرە شەکری جۆری 1 و شەکری جۆری 2 شەکری جۆری 1 لە مناڵی لە گەنج لە تەمەنی گەنجا هەیە بەس ئەو شەکری کە زۆر باوە لە ناو خەڵکە لە تەمەنی 40 ساڵی بۆ سەرەوە لە 50 ساڵی بۆ سەرەوە شەکری جۆری دووەمە
شەکری جۆری دووەم ئەوەیە نەخۆشەکە ئینسۆلینی بەشێکی خۆی هەیەی حەب بەکارێنێ بۆی تعویزی ئەو بەشە ئینسۆلینەکەمەی ناو لەشی بکاتەوە بەڵام جۆری یەکەم هەرە بێت دەرزی ئینسۆلین بەکاربێنێ بۆیە ئەو کەسانی کە بە تایبەتی شەکریان هەیە ئەبێ چەند بە تایبەتی هەنێکیان کە شەکرەکان کۆنتترۆل بووە یا چەند ساڵێکی کەم شەکریان هەبووە زۆر زەرری لە گورچی لەو لە ئەندامی لەشیان ناو بە ڕۆژوو بوون ئەوانە ئەبێ لەم فترەیە ئەبێ هەوڵ بن یەکێ لەوانە دەرمانەکانیان ڕێکەنەوە بۆ منە دەرمانەکانیان سێژەمەیە بیکەن سێژەمەیە کردوانە بە دووژەم کردوانە بۆی بە ڕۆژوبوونەوە لە ئێوارە و پاشێوە بیکەنەوە بە سێژەمە بەیانی و نیوەڕۆ و ئێوارە وەکو پێش ڕەمەزان لە پێشە حەپەکانیان دەست پێ بکەنەوە دوای ئەوە خواردنەکان ئەوانیش ئەبێ زۆر لە کەسەکانی تر وریای خۆیان بن بە تایبەتی شەکری ڕوود بە هیچ شێوەیە نابێ بیخۆن ئەوان وە خواردنەکانیش ئەبێ زۆر شکر هەیە لە بازاڕە جیاکراوەوە ئەمە نەخۆشی بووینە شەکرێکە بۆ نەخۆشی شەکرە و ئەمە جۆرێکی کەیانەوە ئایا ئەمە ڕاستە؟ خۆی ئەو جۆرە شەکرانە بە تایبەتی هەنێ زۆریان کە ئەڵێ ڕوەچی زۆربیان هەر شەکری تایە و هەر بە تاواتی باش نییە بۆ شەکرە بەڵام هەنێ دەرمان هەیە سویتنەرەکانی پێڵێن کە تامی شیرینی تێکرا و بەڵام گلوگۆز و شەکری تیان نییە لە سەیدەلەکانە هەیە حەبێکی وردە چەند زۆر چەند شەریکێکی هەیە ئەو کەسانی کە شەکریان هەیە ئەتوانن ئەوانە بەکاربێنن ئەجینا ئەوانەی تر ئەو ئەوانەی کە پێوتێ ڕوەچیە و شەکری خڕا ئەوانەش هەر مادەی شەکری تایە و بۆ یە هەر شەکرە بەرزکاتەوە و هەر زۆر باش نییە بۆ کەسانی کە شەکریان هەیە یعنی ڕێی جێگەی شەکر ناگرێتەوە باش نییە بەڵێ ئەوە ئەو نەخۆشانەی کە بڵین زەختیان هەیە یا چەوری خوێنیان هەیە یا نەخۆشی دڵیان هەیە ئەمانش لەم حاڵەتەیە کە ماوەیەکە خواردنیان کەم خواردووە کە بە ڕێژەیەکی زۆر چەوری ئەخۆن یا خواردنێکی سوێرە خۆن ئەمانش لە ماوەیەکی کەمە زەختیان بەرز دەبێتەوە یان ئەبێتەوەی زیادکردنی چەوری لەشیان ئەمەش بە ناڕاستە خۆی کاریگەری لەسەر دڵیان ئەبێ یان کە خواردنێکی زۆرە خۆی لەو کاتەیە خوێنێکی زۆر ئەچێ بۆ ماعیدە بۆی خواردنەکە هەرسکە ئەگەر ئەو کەسانە دڵ نەخۆشی دڵیان هەبێ زۆر زیاتر لە کەسانی تر تێگەچن و لیانی دڵیشان تووشی ناڕێکی و هەتا هەنێک کەس کە خواردنێکی زۆرە خوا دوای ئەوە کە بەڕێیا ڕوات لەوانەیە ببورێتەوە کە هۆکارەکەی خواردنە زۆرەکەی جەژن بووە خواردن زۆرەکەی جەژن زۆر باشە کاک دکتۆر بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک بێگومان هیواخوازین کە زۆر باش خۆیان بپارێزن ئەو کەسانی کە وەکو باست کە بەڕێزت نەخۆشی شەکریان هەیە یاخۆ نەخۆشی درێژخەیانیان هەیە و کە دکتۆر پێوتونە کە ئەمە خراپە و ئەبێ لێ دوو بکەونەوە هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر سوودەکانی هەڵوژە با بزانین هەڵوژە چی سوودێکی هەیە و لەگەڵتانە بەردەوام بێت هەڵوژە ڕێگری دەکات لە دەرکەوتنی نیشانەکانی بەسەڵات چوون هەروەها دەوڵەمەندە بەو مادانەی کە دژە ئۆکسانیان تێدایە یارمەتی باشکردنی سووڕی خوێن دەدات هەوکردنەکان کەم دەکاتەوە و پارێزگاری گەشاوەی پێز دەدات هەڵوژە یارمەتی نەرمی پێز دەدات یارمەتی نوێبوونەوەی ڕوخسار دەدات لە ڕێگەی زیادکردنی دەردانی مادەی کۆلاجین لە لەشدا قش دەپارێزێ لە خراببوون و وەرین و کڕێش بە هیوای سوود ئەوەش باسی سوودەکانی هەڵوژە بوو بە تایبەت ئێستاش لەگە کاک دکتۆرە باسمان کە هەڵوژێکی کوردی هاتەتە بازاڕەوە بەڕاستی هەمیشە بەرهەمی خۆمان زۆر زۆر تایبەتە زۆر بەتامتر و جوانتریشە لە ناو بازاڕانجا ئەو هەڵوژە ترشە کوردی خۆمان کێسا لە ناو بازاڕەیە زۆر خۆشترە و ئەوش سوودەکانێتی کە باس ناکرێم کاک دکتۆر دوان ڕێنمایی تۆ چییە بۆ ڕۆژوانان بۆ ڕۆژەکانی جەژن و ڕۆژانی ئاسایشی ترکە بەڕێیەکەین بەڵێ
دواتر ڕێنمایی بە تایبەتی لە کە هەڵوشەتان باس کرد حەزەکەم باسی ئەوە بکەم لەوانەیە لە ڕەمەزانە خەڵک تۆزە لە سەوزە و میوە کەمتر خوارد بێتی زیاتر خواردنی شیرینی و خواردنی بڵێن خواردنە قورسەکانی خوارد بێ بۆی ڕۆژەکەی پێ بەڕێکە لە ڕۆژەکەیە ئەو خواردنی سەوزەکان بەعام خواردنی میوەکان بەعام ئێمە زۆر ڕێنمایی هاوڵاتیانەکەین بەڕاستی لە هەموو ژەمێکیانە ئەگەر هەوڵ بن بەشێکی سەوزە و میوە بێ زۆر باشە و بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە شەکریان هەیە ئەتوانن لێی بخۆن بە تایبەتی سەوزەکان و میوەکانیش بە تایبەتی مزرەمەنیەکان ئەتوانن بیخۆن بەس هەنێ میوە هەیە کە ئەوان ناتوانن کەمتر ئەتوانن بیخۆن وەکو هەنجیر و ترێ و کاڵە کوشوتی و خواردنە زۆر شیرینەکان ئەوانە نەخۆن ئەجنا ئەوانەی تر ئەوانی دەتوانن بیخۆن بەس بە ڕێژەیەکی کەم لەگەڵ ژەمەکانە و ئەوەی باسیشمان نەکرد ئێمە لە ڕەمەزانە لەوانەیە زۆر کەس هەبێ پێش ڕەمەزان وەرزشی کردبێ لەم ڕەمەزانەیە وازی هێنابێ یا بۆی خەڵک لە ماڵەوە بۆ وەرزش هەمووی داخراوە قاعدان من ڕێنماییانەکەم یەکسەر لە دوای جەژنا بچنەوە سەر وەرزشەکەی خۆیان کە ئەوە زۆر زەرورە و لەم خواردنانەیە کە باسمان کرد ئەگەر بێت و ئیوا هەیە خواردنەکەشی بڕێ زۆرە خوا بەڵام لەبەروی ڕۆژەکە وەرزشی تێئەکە یعنی هەر دانیشتن نییە لە ماڵەوە کێشەیەکی وای بۆ دروست ناکە بەڵکو هەمووی سەرفەکە و ئیسفادە لە خواردنەکەژەکە بۆیە وەرزشش زۆر بەسوودە ئەوەی کە هەشە هەنێک کەس هەیە لە پێش ڕەمەزان ئەجگەرەی کێشاوە لە ڕەمەزانە هەچی کردووە بەڕاستی من ڕێنمایی ئەوانی ژەگەم کە هەوڵ بن زۆرترین زەرەر لە جگەرە و لە مەشروبی شاکە بە ڕێژەیەکی زۆر بخورێ ئەگەر بتوانن لە جەژنیشا بەردەوام بن و نەچنەوە سەر ئەو خوانە کە ئەوە بەڕاستی خۆی و فێربوونە زەرەری زۆری هەیە بۆ تەندروستی باشە زۆر سپاس بۆ دکتۆر هاوکار ڕەشید پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و دڵ سپاس بۆ تەواوی زانیاریەکانن هیواخوازین خۆی گەورە ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لە یەکتانی قوبڵ کرد بێ هیواخوازین کە ئەم ڕۆژوە لە ڕووی تەندروستیەوە سوودێکی زۆر باشی بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیاندە بێت و ئەو سوودە تەندروستیانەی کە لە ڕۆژەکە بەدەستان هێناوە هیواخوازین کە هەر بەردەوام بن لەسەری و هەمووتان تەندروست باش بن و دووبارە سپاس بۆ دکتۆر هاوکار کەم ئێوارە لەگەڵ ئێمە بوو کۆمەڵێک ڕێنمایی بە ئێمەدا جەژنتان پیرۆز بێ لێستاوە هەتاکو ئێوارەیەکی دیکەی پرۆگرامی ئێواران دەبینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە هەموو لایەکتان تەندروست باش بن و ماڵتانەوە بێ و بیری ئەوەشم نەچێت بەر لە تاوابوون سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانم کە پۆشاکی هەنارەیە لە شەقامی گۆران بازاڕی ئۆرزدین هۆمی دووەم جلوبەرگی زۆر تایبەتیان هێنابوو بۆ ئەم جەژنی ڕەمەزانی پیرۆزە و لەگەڵ ئەوەشدا گەیاندنیان هەیە و ئەم شەویش بە بەردەوامی گەیاندنیان هەیە و ئێوەتوانن لە ڕێگەی پیجەکەی خۆیانەوە داوای ئەو جلوبەرگەکان کە بەدڵتانە بۆی کە نەچنە ناو بازاڕ و یاخوتوشی ئەو قەرەباڵخێنە بن و بە تایبەت بەهۆی ڤایرۆسی کۆرۆناشەوە بەدەستی بێنن و برادلیڤەری بەدەستان بکات و سپاس بۆ ئێوە دووبارە هەتاکو ئێوارێکی دیکە ئێوارێکی خۆش و تەندروست باش بن.